سڵاوتان لێبێت و ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بۆنێ ڕۆژی زمانی دایکەوە لە ئەڵقەی حەبسەی بەرنامەکەماندا بینەری و توێژێک دەبن سەبارەت بە گرنگی زمانی دایک بە میوانداری بەڕێز کاک عەلی مەحەممەد نووسەر و ڕەخنەگر. لەم بەرنامەیە گرنگی زمانی دایک، ڕەوتی گەشەکردنی زمانی کوردی بە درێژای مێژوو، ئاسەنگەکانی بەردەم پێشکەوتنی زمانی کوردی، پەیوەندی زمانی کوردی بە بیر و بۆ چوون و گەیاندنی پەیامەوە، ئایا زمانی کوردی وەک دەڵێن هەڕەشە لەسەرا؟ ئایا سۆشیال مێدیا تا چەند کاریگەری لەسەر زمانی دایکداناوە و چ بکرێت بۆ ئەوەی ئاسەنگەکان سنووردار بکرێن؟ ئەمانە و زۆر پرسیاری تریش تا تۆ دەکەین لەگەڵ بەڕێز کاک عەلی مەحەممەد. کاک عەلی سڵاوە لێبێت و زۆر سپاس کە بەشدارە لەم بەرنامەیە. سڵاو لە ئێوەش هەر بژین سەرکەوتوو بن، سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. زۆر سپاس کاک عەلی. ئەو پرسیارەوە دەست پێ یەکەم کە ڕۆژی جیهانی زمانی دایک و بەم بۆنەیەوە لەم ئاستی دنیادا لە گۆشەنیگای جۆرا و جۆرەوە باس لە گرنگی ئەم بابەتە دەکرێت. لە ڕوانگەی بەڕێستانەوە گرنگی ئەم بابەتە لە چیدایە؟ سەرەتا پیرۆزبایی لە هەموو ئەو گەلوونەتەوانە ئەەکەم کە بە زمانی دایکی خۆیان دەخوێن و دەنووسن و ئەپەیون بە تایبەتی لەو گەلانەی کە تا ئێستا بە ئازادی شاد نەبوون و لەلایەن با بڵێن دەوڵەتانی داگیرکەر و ئەوانە و بە چاوی بە بلەد و بگرێت هەر نکوڵیش لە بوونی هەم نەتەوەکە هەم زمانەکە ئەکەن. پێم وایە زمانی دایک گرنگیەکی زۆری هەیە. گرنگی لەوەی کە نەک هەر ئامرازێکە یا وەسیلەیەکە یا ڕێگایەکە بۆ پەیوەندیکردن، بۆ دەربڕینی ڕاز و نیاز، بیر و بۆ چوون، بۆ گەیاندنی پەیام، بەڵکو ئەسڵەن هەڵگری کۆمەڵێ خەسڵەتی یا بڵین قورسە یاخود بڵین گرنگیەکی هێچگار بایەخداری هەیە، گەنجینەیەکە هەم باری ژیاری ئەو نەتەوەیە پیشان ئەدا، هەم باری کەلتوری پیشان ئەدا، هەم ئەوەی کە ڕووی داوە لە مێژووی ئەو نەتەوەیە با بڵین ئاوێزانی ئەو زمانە بووە. زمانی دایک هەندێک تەنانەت بە ناسنامەی دەزانێ. بۆچی؟ چونکە خەسڵەتی باری ژیان و گوزەران و وەکوتم باری ژیاری و ئەو بارودۆخەی کە نەتەوەکەی تیا گوزەرێ بە زمانەکەەوە لکاوە. هەر بۆیەکیشە لە تەنانەت لە گواستنەوەی مێژوو بۆ سەر با بڵین نووسین و بۆ سەر پەڕا و پەرتووک زمانی دایک هەر لە زۆر گرنگیەکی خۆی بووە. سەبەبێکی ئەوەی کە بۆچی نکولی لێ ئەکرێ، بۆچی سەرکوتی ئەکرێ، دیارە لەبەر ئەو گرنگیەی بووە کە باسم کرد. یعنی چونکە دەلالەتە لە زیندوێتی نەتەوەیەک، لە زیندوێتی گەلێک، لە زیندوێتی بانگەوازی بۆ ئازادی و بۆ یەکسانی و بۆ عەداڵەتی کۆمەڵایەتی. زۆر سپاس کاک عەلی. ئەگەر بین لەباری مێژوویەوە سەیری بکەین، قۆناغەکانی گەشە و هەڵدانی زمانی دایکی چۆن بووە لە دنیادا؟ پێم وایە ئەوم لە یاد چوو جارە تەنها ئەگەر لەوانەیە ئەگەر بە خێراییش بێ پێویست بێ باسێکی ئەو ڕۆژە بکەین، ئەو ڕۆژەی کە زمانی دایک دیاری کراوە کە لەلایەن ڕێکخراوی نووسیەکەوە سەر بە نەتەوەیە گرتوەکان، بە تایبەتی با بڵین دانانی ڕۆژەکە بۆ خۆی خەسڵەتێکی با بڵین گرنگی پێوەیە. ئەویش ئەوەیە وەکو باسەکرێت لە ئەو کاتێک کە بەنگلادیش هێشتا وەکو لە ژێر دەستی پاکستانە بووە، ژێر دەستەی بووە، کۆمەڵێک قوتابی داوای ئازادی زمانیان کردووە، داوای ئەویان کردووە کە بتوانن بنووسن و بخوێن و فێر بن بە زمانی دایک. بەڵام دەسەڵاتدارەتی ئەو کاتەی پاکستان زۆر بە توندی لێداون و بگرە زیاتر لە 10 کەس و ئەوانەی لێ با بڵێن شەهید کردوون. لە دواییدا ئەم ڕۆژە هێندە گرنگ بووە، هێندە پڕبایەخ بووە کە بە تایبەتی بۆ ئازادی زمان ئەم ڕۆژە
21 مانگی 2 شوبات کراوەتە با بڵین ئەو ڕۆژەی کە پێویستە هەموو چالاکیەکانی بۆ هەڵدان بە زمانە بۆ ئازادی زمان بۆ گرنگی زمان بخرێتە ڕوو. ئەگەر پرسیارەکە بەڕوونتر بۆم دووبارەکەیتەوە. بەڵێ پرسیارەکەم ئەوە بۆ کاک عەلی ئەگەر لەباری مێژوویەوە سەیری بکەن قۆناغەکانی گەشە و سەرهەڵدانی زمانی دایکی چۆن بووە لە دنیادا؟ پێم وایە هەر لە سەرەتای پەیدابوونی مرۆڤەوە بە تایبەتی دوای ئەوەی کە جوڵە و دوای ئەوەی کە با بڵێن باری ژیاری و با بڵێن کەمە بڵێن باری شارستانی و کشت و کاڵ و ئامرازەکانی بەرهەمهێنان و ئەوانە هاتوۆتە ناو ناوانەوە ئیتر پێویستی لە یەکتر گەیشتن پێویستی مخاتەبەکردنی یەکتری پێویستی هاریکاریکردنی یەکتری زمان وەک پێویستی هاتۆتەکایەوە هەر بە تێکڵاوبوونی خەڵک هەر بە با بڵێن نزیک بوونەوەیان لە یەکتری هەر بە پێویستی گۆڕین و گەشەکردن بە پێویستی دابینکردنی بژێوی زمان ئەو ڕۆڵە گرنگەی بینیوە ڕۆژ بە ڕۆژی زمان وەکو چۆن ئەڵێ ئەرک و فەرمانی گەورەتری وەرگرتووە بە تایبەتی کە بۆتە ئەو ئامرازەی چۆن ئەڵێ بۆ تێگەیشتن لە یەکتری بۆ گەیاندنی پەیام بۆ با بڵێن گۆڕینی تەنانەت باری کۆمەڵایەتی و باری ئابووریش لای ئێمە بەداخەوە ممکنە هەندێک ئەچەنە هێشتا نەهات بێتە سەر جوابانەوەی ئەو پرسیارە بەداخەوە هەر لە سەرەتای مێژووە لە کۆمەڵێک فاکتەر هەبووە ڕێگر بووە لە گەشەکردنی خۆرسکی ئەو زمانە بە تایبەتی وەکە زانین دوور بۆی نەڕۆن کە باس لە زمانی ئینگلیزی ئەکرێکە زمانێکی زیندووە لە جیهانە باس لە زمانی مەسەلەن چینی ئەکرێ باز لە هەندێک زمانی تر مەسەن ئیسپانی ئەکرێ ئەم زمانانە بەهۆی جوڵەی ئابووریەوە بەهۆی گەشە سندنەوە بەهۆی ئازادی با بڵێن ئەوەی کە پێیانەوە ئازادی نیشتیمانیەوە ئەوانە بۆ خۆی بۆتە هۆی ئەوەی کە زمانەکە دەوڵەمەندتر بێ کەلتورەکان تێکەڵ بن زاراوەی تازەتری بێتە سەر لای خۆشمان وەکو وتم بەداخەوە هەرچەنە گەشەی هەر کردووە چونکە پێویست بووە با بڵێن شارستانیەت پێشکەوێت پێویست بووە گۆڕان بووە خەڵکانێک بووە کە بە با بڵێن مەیلیان بۆ پاراستنی زمانەکە بووە مەیلیان بۆ گەشەکردنی زمانەکە بووە مەیلیان بۆ با بڵێن تێکۆشان دژی ئەو ڕێگریانە بووە کە داگیرکەران کە سەرکوتکەران کە ئەوانەی کە دژی ئازادین بە هەڵاواردنی ئەو جیاکاری بووە. بەڵێ زۆر سپاس هەر لە درێژەی قسەکانی خۆتانە کاک عەلی ئەگەر ئاماژە بکەین کە زمانی کوردی بە درێژایی مێژوو یەکێک لەو زمانانە بووە کە زۆرترین گوشاری لەسەر بووە و بە هەموو شێوەیەک بەر بە گەشە و هەڵدانی گیراوە دەکرێت ئاماژەیەک بە ئاستەنگەکانی بەردەم و ئاستی گەشەکردنی ئەم زمانە بکەن. پێم باشە سەرەتا ئەوە بڵێم بەداخەوە ئێمە لە توپەتکردنی کوردستانە لە پارچە پارچەکردنیە دەبینین ئەو چۆن هەموو لایەنەکانی تر لایەنی ئابووری لایەنی کۆمەڵایەتی لایەنی سیاسی لایەنی کەلتوری چۆن زەرەری بەرکەوتووە گورزی سەرەکیش بەر زمان کەوتووە تا ئێستەش ئەبینین لە با بڵێن مەچەند لە باکووری کوردستانە تا ئێستەش غەیری ئەوەی کە خەڵکی کوردستان خۆی چالاکوانەکان ئەوانەی بەتەنگ پاراستن و گەشەکردنی زمانەوەن نکوڵیەکی قرس لە هەبوونی نەک هەر زمان بەڵکو لە هەبوون تا ئێستەش قەدەغەکردنی زمانی کوردی لە هونەرە لە ئەدەبە لە خوێندنگاکانە لە تەنانەت دام و دەستگا ڕسمیەکانی دەوڵەتە قەدەغە ئەکرێ لەبەرەوە مەسەلەن ئەمە باکووری کوردستانە لە ڕۆژئاوای کوردستان ئەگەر چی با بڵێن ڕابەرایەتێکی سەربەخۆی خۆ هەیە و محاولە کراوە زمانی کوردی بێتە زمانی نووسین و زمانی دەربڕین و زمانی چاپ و بڵاوکردنەوە و
با بڵێن زمانی خوێندرگاکان زمانی دام و دەستگا فەرمیەکان کە ئەمە کارێکی زۆر باش و کارێکی پێشکەوتوانەیە بەڵام بەداخەوە هێشتا لە سووریاش بەگشتی ئەو دەسەڵاتدارەتی سووریا نکولی لە هەبوونی کورد و نکولی لە بوونی کورد و بە دیارە لە زمانەکەشیانەکە لە با بڵێن لە ڕۆژهەڵاتیش کە ڕۆژهەڵاتی کوردستانیش دیسان هەروەکو ئێوە خۆتان باشتر دەزانن نکولی لە زمانی کوردی ئەکرێت لە زۆر شوێن و ڕێە ئەگەر چی لە ژێر فشاری خەڵکی تێکۆشەرە لە ژێر فشاری ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە حەقخوازانەی کە داوای ئازادی زمانەکە هەندێک پاشەکشە کراوە دوور بۆی نەڕۆین لە هەندێک زانکۆدا بەش بۆ زمانی کوردی و بۆ ئەوانە هاتۆتە ناو ناوانەوە بەڵام وەکو پێویست بایەخی پێ نادرێ پەراوێز خراوە بەڵام کۆمەڵێ چالاکوان دیسان ڕۆڵیان لە پاراستنی زمانەکە هەیە ڕۆڵیان لە چاپ و بڵاوکردنەوەی کتێبی کوردیە هەیە لە پاراستنی ڕێنووسەکە هەیە لە دەوڵەمەندکردنی زمانەکە هەیە ئەوە دوور بۆی نەڕۆین نمونەی هەندێک لەو چالاکوانانە بۆ نمونە زارا محەممەدی کە پێشووتر لە خوێندنگاکانە یا تەنانەت جاری وا هەبوو ئەمان بیست لە ماڵانە مناڵان فێری زمانی کوردی ئەکرێ بەڵام تووشی گرتن و دەردەسەری و ئەوانە بوو چەند جار گیرا و لە دوایە لە ژێر فشاری با بڵێن پشتیوانانی ئازادی و ئازادی خوازانە بەربوو بەڵام هێستش وەکو دەنگ بڵاوە هەر دوای ئەوەش هاوسەرەکەی ڕاپێکی بەندیخانەکرا زۆرێکی تریش لە چالاکوانانی ئەوێ دیسان هەوڵ و تێکۆشانیان هەیە بەڵام لەلایەن ڕژێمەکەوە سەرکوتی ئازادیە کرێ ناهێڵرێ لە دام و دەستگا فەرمیەکانە کار بە زمانی کوردی بکرێ لە باشووری کوردستانە ئەبینین لە ماوەیەکی مێژوویدا بە تایبەتی لە دوای ئەوەی کە پێیانەوە شۆڕشی چواردەی گەلاوێژ لەوە کە دانرا بە فەرمی بەبوونی کورد وەکو شەریکە بەش لە دەسەڵاتی عێراقایە خودوەکو نەتەوەیە داننا بە زمانی کوردیە تا ئەم دوایش لە ڕاپەڕینە بە تایبەتی کە ئاسۆی ئازادیەکە فراوانتر بوو چاپ و چاپەمەنی و دام و دەستگا با بڵێن زمانەوانیەکان فراوانتر بوون لە ناو خوێندنگا و ئاستەباڵەکانی زانکۆ ئەوانەشە کار بە زمانی کوردی ئەکرا کۆمەڵی دام و دەستگای چاپەمەنی تەنانەت باشیش هاتۆتە ناو ناوانەوە بەڵام دیسان بەپێی ئەو فرسەتەی ڕەخساوە بەپێی ئەو ساڵانەی کە دەسەڵاتی کوردی با بڵێن حکومداری کردووە بەداخەوە نەک هەر ڕێگرەکان لەلایەن دەوڵەتی سەردەستەوە با بڵێن هەرماوە بەڵکو لەلایەن فەرمانڕەوایانی کوردستانی خۆشمانەوە ئەو هەلوو دەرفەتە نەقۆزراوەتەوە بۆ پێشخستنی زمانەکە بۆ با بڵێن پێکێنانی زمانێکی ستانداردی کوردی بۆ نزیکردنەوەی ئەو شێوەزارانەی کە لە ناو ناوانە بووە کە بە تایبەتی جێگەی خۆیەتی ئەو بڵێم زمانی کوردی زمانێکی زۆر دەوڵەمەندە کە کۆمەڵێ شێوەزاری با بڵێن تایە کە ئەتوانرێ بە نیشانەی دەوڵەمەندی زمانەکە دیاری بکرێ. زۆر سپاس کاک عەلی تا چەند گرنگە منداڵ بە زمانی دایکی بخوێنێ ئەم بابەتە چەندەی کاریگەری لەسەر حاسانتر گەیاندنی ئیدە و بێر و بۆچوونەکان و دەڕبڕینیان هەیە وەک ئەوترێ فێربوونی ینی ئیشارە بەوە بکەم بۆیە زمانی دایک هێندە گرنگە بە تایبەتی لەوەی کە باس ئەکرێت مەسەلەن لانی کەم تا ئەو کاتێک کە مناڵەکە زۆر پێویستی پێیەتی تا ئەو کاتێک کە ئەچێتە سەر زمانێکی تریش زۆر گرنگە بۆ ئەوی دەور و پشتەکەی خۆی بناسێ زۆر گرنگە بۆ ئەوەی پەیوەندی ئاسان
بە دەور و پشتەکەیەوە بکە بۆ ئەوەی پێکێنەری ئەو بارودۆخە کە خەڵکەکەی دەور و پشتی تیاگوزارێ تێی بگە زۆر گرنگە بۆ ئەوەی زۆر بە ئاسانی بیر و بۆچوونی خۆی تێگەیشتنی خۆی لە دەور و پشت لە ئەوەی کە هەیەی دەری بڕێ بە تایبەتی بۆ فێربوونی زمانێکی تر ئێستا هەر ئێستا قسەبا زۆر لەسەر ئەوە زۆرە بۆ فێربوونی زمانی دووهەم و سێهەم و چوارەمیش فێربوونی زمانی دایک لە سەرەتاوە بۆ مناڵ زۆر گرنگی هەیە زۆر بە ئاسانتر بێ ئەوەی تووشی ئالۆزی بێ ئەوەی تووشی ناڕەحەتێک بێ زمانی دووهەمیش زۆر باشتر فێرە بێ جگە لەوەی کە هەر هەمومان دەزانین نووسین بە زمانی خۆ ئەوە تا هەندێک جار لە کاتی وەرگێڕانە باس لەوە دەکرێت وەرگێڕانەکە وەکو ئەوە نییە وەکو ئەو نووسەرە نییە کە بە زمانی زگماکی خۆی نووسیوێتی یعنی ڕۆحی ناوەرۆکی بابەتەکەی وەکو پێویست نەقڵ نەکردووە لەبەرەوە لە زمانی دایکە چونکە تەمەنێک لەگەڵ یا ژیاون چونکە ئاشنایە وەکو وتم زەخیرەیە بە کۆمەڵێک تایبەتمەندی ئەو شوێن و ڕێیە ئەو میلەتەی کە کۆمەڵێک بارودۆخی بە تایبەتی هی کورد تیابینیوە زمانی دایک زۆر گرنگە تەنانەت بۆ ناساندنی ژیاری خۆت بۆ ناساندنی ئەو هەلومەرجە بەنسبەت کوردەوە ئەو هەلومەرجە گرانبارەی خۆت بۆ ناساندنی ئەوەی کە تۆش ئەدەوێت وەکو خەڵکێکی ئازادی خواز دان بنرێ بە زمانی وەکو زمانێکی فەرمی مامەڵە لەگەڵ زمانەکە تا بکرێ. بەڵێ کاگالی ئەگەر بین باسی سۆشیال مێدیا بکەین سۆشیال مێدیا چ کاریگەریەکی لەسەر زمانی کوردی هەبووە توانیویەتی گەشە پێ بدات یان شێواندویەتی من بەداخەوە ئەڵێم پێش ئەوی بچمە سەر سۆسیال میدیاش وەکو ئیشارەتم بەوە کرد کە لەم هەلومەرجەی ئێستا بە تایبەتی کە کۆمەڵی دەستگای ڕاگەیاندن هاتۆتە ناو ناوانەوە کۆمەڵی دەستگای چاپەمەنی هاتۆتە ناو ناوانەوە بەداخەوە ڕێخستنی ئەمانە بە یاسا و ڕێساکردنی ئەمانە نەک بەلایەنی دوور با بڵێم سەرکوت و با بڵێن سانسۆر دانان بەڵکو بەلایەنی ئەوەی کە پێوانەیەک هەبێ بۆ نووسین بۆ دەربڕین بۆ چاپەمەنی بۆ گەیاندنی پەیام بەداخەوە نییە لە ناویشیانە سۆسیال میدیا ئەو کەناڵەیە کە زۆرترین کەس هەڵسوکەوتی لەگەڵاکە کە زۆر بێ سانسۆرە سانسۆر نەک بە معنا سەرکوتەکەی وەکو ئەڵێم بەو معنایی کە ئەگەر چی هەلومەرجێکی با بڵێن ئازاد ڕەخساوە بۆ گەیاندنی پەیام بۆ دەربڕینی بیر و بۆچوون بۆ پەیوەندیکردن لەگەڵ دەور و پشتە بۆ ناساندنی خۆ بەداخەوە ئەڵێم لەبەر ئەوەی کە مەیدانێکی زۆر ئاواڵایە هەندێک خەڵکیشی تێکەوتووە بگرێ ئەوانە زۆرترینن کە زمانەکەیان شێواندووە کە وەکو پێویست نازانن چۆن مامەڵە لەگەڵ زمانەکەیانە بکەن ئاگاداری دەوڵەمەندی زمانەکەیان نین ئاگاداری ئەو شێوەزارە با بڵێن شێوەزارانە نین کە کۆمەڵێ ئیدیۆم و کە کۆمەڵێ زاراوە و کە کۆمەڵێ وشەی وەک گەنجینەتیایە بگرە بەداخەوە لەژێ ئەو فشارانەی کە هەم دەسەڵاتدارێتی نزیک هەم ئەوەی کە هەلومەرجێکی وا ڕەخساوە کۆمەڵێک با بڵێن ڕێکخراو بگرە تەنانەت دەستێوەردانی دەوڵەتیش لە ناوچەکەمانە هەیە بەهۆی ئەوە کۆمەڵێک زاراوە هاتۆتە ناو ناوانەوە خەڵکێکمان هەیە بێ ئەوەی بپرسێ بێ ئەوەی ورد بێتەوە ئەو زاراوانە ئەو با بڵێن وشانە بەکارەهێنێ هەندێک جار لە شوێنی خۆشیانە هەندێک جار کوردەکەی خۆشمان وەکو چۆن ئەڵێ وەکو پێویست نازانێ وەکو وتم نازانێ هەڵسوکەوتیشی لەگەڵا بکە بەداخەوە سەیرەکەیت لە جیاتی ئەوەی خەسڵەتە جوانەکانی زمانەکە لە جیاتی ئەوەی بەرفراوانی گەنجینە زمانەوانیەکە
هەڵسوکەوتی پێ بکە و بیخاتەگەر بەداخەوە لایەنی خەوش بەرە پەرە پێدا بەداخەوە کۆمەڵێک کە خۆمان بەرامبەری ئەو زاراوانە کۆمەڵی وشەی جوان کۆمەڵێک زاراوەی باشمان هەیە بەداخەوە ئەوەی بیانیەکە ئەوەی سەردەستەکە دێنێت و بە سەقەتی تێکەڵ بە با بڵین بە نووسین و بە دەربڕین و بە چاپەمەنی ئێمەکە. بەڵێ کاگالی کەسانێکن دەڵێن زمانی کوردی هەڕەشەی لەسرە بەڕێستان ئەم بابەتە چۆن دەبین وەکو خۆشتان ئاماژت هەم هەکرد کاریگەری زمانی نێتەوە سەردەستەکانی وڵاتانی دراوسێ ڕنگدانەوەی لەسەر ئەم زمانە چۆن بووە؟ بە دڵنیایی ئەگەر چی با بڵێن زمانەکە بەردەوام بووە ئەگەر چی تا حەدێک گەشەیەکی ئاسۆیشی کردووە لەگەڵ هەموو ئەو فشارانەی کە دەسەڵاتدارێتی ناوەندی پارچەکانمان نواندویانە گەشەیەکی ئاسۆیی کردووە با بڵین تەنانەت تێکەڵاویەک لە بینی ئەو خەڵکانە بووە کە بە شێوەی جیاجیا شێوەزاری جیاجیا قساکەن بەڵام هەڕەشەی لەسەر بوو بڵێ تا ئێستا وەکو پێشتر ئاماژەم پێدا تا ئێستا هەڕەشەی دەسەڵاتدارانی سەردەست لە با بڵین پارچەکانی کوردستانە بە تایبەتی لە باکوور و لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاوای کوردستانە تا ئێستا بەردەوامە تەنانەت دەگاتە ئاستی ئەوەی دوور بۆی نەڕۆین ماوەیەک لەوە پێش لەسەر ئەوەی کە کەسێک لە باکووری کوردستان گوێی لە گۆرانی کوردی گرتووە دراوەتە بەر پەلامار و بەچەخ و خەنجەر کوژراوە کە ئەمە بیرێکی ڕاسیستیە و ڕەگەزپەرستیە و دەسەڵاتەکە با بڵین پشتیوانی لێ کات و هەر لە کاتی با بڵین بنیاتنانی دەوڵەتەکە بە تایبەتی لە کاتی ئەتاتورکەوە ئەمە لە پارچەکانی کوردستانیشە ئەمە هەر بەردەوامە و بە مەبەست بۆ کە تاگاتە ڕادی نکولیکردن لە نەتەوەکە بەردەوامی هەیە بەڵام ئەم بێجگەلەوەی هەندی هەڕەشەی تریش هەیە کە من پێم وایە مەسەلەن لە هەرێمی کوردستانە لە باشوورە سەیرەکەیت بەهۆی ئەو کراوەیە بەهۆی ئەو با بڵین تێکەڵبوونە لەگەڵ جیهانی دەرەوە سەیرەکەیت هەلێکی باش ڕەخساوە بۆ بڵاوبوونەوەی زمانەکانی تر بۆ نمونە زمانی ئینگلیزی زمانی تورکی زمانی با بڵین تەنانەت چینی زۆرێکی تر تەنانەت هەندێک خوێندنگا کراوە بەوانەوە بەڵام بەداخەوە سەیرەکەیت دەسەڵاتدارێتی هەرێمی کوردستان وەکو پێویست هەوڵی نەداوە ئەگەر چی فێربوونی زمانی با بڵین دووهەم پێویستە لەبەرەوەی تەنانەت زمان بۆتە زمانی ئیشکردن و زمانی بازرگانی و زمانی پەیوەندیکردن بە جیهانی دەرەوە بەڵام وەکو پێویست یاسا و ڕێسایەک نییە بۆ پێشخستنی زمانی کوردیش بۆ زمانی دایک با بڵین ئەو ئاستەنگانە تا ئێستا بەردەوامە لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو ئاماژەم پێدا دیسان هەر ئاستەنگێکی پرس و زۆر و زەبەند هەیە لە شوێنی تر بەڵام ئەوەی کە پێویستە ئێمە ئاماژەی پێ بکەین بە دەرەجەی ڕئیسی خۆمانین کە ئەوە دەسەڵاتدارێتەکە زۆر کەمتر خەمە گوێی ناداتێ وەکو پێویست بێجگە لەوەش خەڵکی خۆشمان لە ناو خێزانە لە دام و دەستگاکانی پەروەردە بەداخەوە تەنانەت بۆ فێربوونی مناڵەکەیان دوور بۆی نەڕۆین هەندێک خێزان هەیە کە لە دەروی وڵات دەژین مناڵەکانیان وەکو پێویست کوردی نازانن لە بیریان چۆتەوە ناتوانن پێی قسە بکەن لێرەش دیسان عینی شت خێزانەکان ئەوەی هەوڵ ئەدەن بۆ فێربوونی زمانەکانی تر هەوڵ نادەن بۆ پەیڕەوکردنی زمانەکەی خۆیان پەیڕەوکردن نەک بەو تەنها بەو مانایە بڵێم کە قسەی پێ بکەیت و پەیوەندی پێوە بکەیت نەخێر پەیوەندی با بڵێن زمانی زگماک بە ماناقوڵیەکەی
کە گەنجینەیەکە کە پێویستە نرخی بزانی کە پێویستە وەکو ناسنامەی خۆت کە پێویستە پەیامی دروستی ئازادی خوازی و یەکسانی خوازی خۆتی پێ بڵاوکەیتەوە. کاک عەلی داهاتووی زمانی کوردی چۆن دەبینن بە بۆچوونی بەڕێستان دەبێت چ بکرێت تا هەرچی باشتر گەشە بە زمانی دایکی واتە زمانی کوردی بدرێت و مناڵانی ئێمەش لەو ڕێگایە وا توانایەکانان پێش بخەن؟ من پێم وایە بە تایبەتی لەو شوێنانی کە نکولی لە بوونی کورد و لە زمانەکەیان و لە کۆمەڵێک حەق و حقوقی ترەکرێ پێویستە ئەو چالاکوانانەی کە کارەکەن گەرم و گورتر بە هیواتر فشار لەسەر دەسەڵاتداریەکانە بنێن بە تایبەتی لە کات و ساتێکی ئاوا کە دوور بۆی نەڕۆین باس لە ڕۆژی جیهانی زمانی زگماگەکرێ فرسەتێکی گەورەیە نەکەر با بڵین بۆ پەیام بۆ دەسەڵات کە ئێمە هەین و پێویستە زمانەکەمان دانانی فەرمی تەنانەت بۆ خەڵکیش کە پێویستە بەتەنگ مناڵەکانیانەوە بن پێویستە زمانی کوردیان بەڕەوانی فێرکەن پێویستە لەو شێوە زارانەی کە هەیە لەو دەوڵەمەندیانەی کە زمانی کوردی هەیەی با بڵین بیا پێیان بناسێنن پێویستە ئەو دام و دەستگا فەرمیانەی کە لە جیهانە هەیە بۆ نمونە کە باس لەوە ئەکرێت نەتەوە یەکگرتوەکان ئەم ڕۆژەی داناوە بە با بڵێن ڕۆژێکی جیهانی تەنانەت دانی ناوە بەو چالاکیانەی لە پێناو بە فەرمیکردنی زمانە ئەکرێت بە تایبەتی زمانی کوردیش ئێستا وەکو باسەکرێت لە پلەی 59هەمینی ئەو زمانانەیە کە با بڵین دانی پیانرێ کە بڵێن 100 زمانە ینی لە ڕیزی زمانی ئینگلیزی و چینی و عەرەبی و زمانەکانی ترایە بەداخەوە هەندێک زمانی تر لەبەر ئەوەی بەڵێن بەپیت نەنووسراوەتەوە یاخود هەڕەشەکە زۆر قرس بووە مێژوویەکی زۆری بەسەرا ڕابردووە وەکو پێویستیش خەڵکەکە بەتەنگ پاراستن و بەتەنگ گەشەکردنی زمانەکەەوە نەبوون ئەسڵەن هەر لە ناوچوون بەڵام زمانی کوردی خۆشبەختانە ئەو با بڵێن لەو دۆخەدا نییە کە بڵێن لە ناوەچێ هەم لە ڕێی چالاکوانانەوە هەم لە ڕێی خەباتی هەمەلایەنەی خەڵکی ئازادی خواز و یەکزانی خوازەوە هەم لە ڕێی ئەو فرسەتانەی دوور بۆی نەڕۆین بۆ لای ئێمە مەسەنەسە لە باشووری کوردستانە ڕەخساوە کە پێویستە مەسەنەن لە کاتی زووە دەبینین کۆڕی زانیاری کورد هەبوو ئەی باشە لە کات و ساتێکی ئاوادا کە ئێمە دەسەڵاتدارێتی بەدەست فەرمانڕەوایی کورد خۆیەوێتی بۆچی دام و دەستگای یەک نەبێ کە بایەق بدا بە زمان بۆچی دام و دەستگایەک نەبێ کە شەنوکەوی ئەو شێوە زارانە دوور بۆی نەڕۆین هەورامی و لۆڕی و لەکی و بادینی و ئەوانە نەکرمانجی نەکا لە پارچەکانی کوردستانە بۆچی پەی بەو زاراوانە نەبرێ کە هێشتا وەکو کە زۆر جوان و بریقەدارن هێشتا وەکو لە چاپەمەنی و لە نووسین و بەتایبەتی لە خوێندنگاکانە کە ئەمە ئەڵێم هێشتا بەداخەوە تەنانەت زمانی کوردی لێرەدا وەک ڕاستە زمانێکی فەرمیە و دەستی پێ ئەخوێنرێ و مێژووی پێ ئەخوێنرێ و با بڵین چاپەمەنی پێکرێ بەڵام سەیرەکەین لە هەندێک خوێندنگا هێشتا وەکو زمانێکی بچووک تەنانەت لە با بڵین لە هەندێک پۆلدا کە تا حەدێ چارەنووسسازە نایخەنە ئەوەی کە ڕێژەی با بڵین پلەی لەسەردان بێت کە زەرور بوو زۆر ینی بەڕێزەوە و با بڵین بە گرنگەوە تەماشای کرایە هێشتا ئەوەکو مەسەلەن ئەو باشە کردنەوەی هەندێک خوێندنگا بە زمانی تورکی بە زمانی ئینگلیزی هەندێک پەیمانگا لە جێی خۆیەتی بڵێن فرسەتێکی باشە ڕەخساوە بۆ ئەوەی خەڵکێکی ئێمە فێری زمانەکانی تر بن بەڵام ئەی پێویست ناکە ئەوانە ڕێوشوێنێکی وایان بۆ دانرێ کە زمانی کوردیش گرنگیەکی باشی پێ بدرێ کە من بەداخەوەم نەکرد زمانی کوردی نارێ بەڵکو بەهۆی بڵاوکردنەوەی ئەو زمانانەوە بۆ نمونە دەبینین ئەبیستین لە هەندێک
خوێندنگا دەکە کە بە زمانی تورکی دەخوێنرێ سرودی با بڵێن ڕاسیستی ئەوترێتەوە فێری مناڵان نەکرێت ئێمە کارەساتە ئەی باشە زمانێکی وا دەوڵەمەند و زمانێکی وا کاریگەر و زمانێکە سرودی شۆڕژگەڕی پێنووسراوەتەوە زمانێکە گیان بەخت کردوویەکی زۆر پێی قسەی کردو با بڵێن خوێنی لەسەر ڕشتۆ بۆ ئازادی بۆچی کە فرسەتێک ڕەخسابێ ئێمە بە هەلی نەزانین بیپارێزین و پێشی بخەین هەر ئەمڕۆ سەباسێکی وان بیست کە وەزارەتی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستانە بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری لاوان ڕاگەیانێکی بڵاو کردوتۆ لەسەرەوەی کە هەوڵ بدرێ کۆمەڵێک وەرگێڕان لە کتێبە کوردیەکانە بکرێ یعنی بەشێک لەو وەرگێڕانانە زمان و شێوەزارەکان و مێژوو با بڵین مێژووی کورد و کوردستان و ئەمانە ئەمە دەرفەتێکی باشە ئەگەر بەکردەوە جێبەجێ کرێ هەنگاوێکی باشە بۆ ئەوەی کە هەتا ینی بە تایبەتی تۆ نەک هەر بە وەکو چۆنەڵێ بەسەر پێی بڵێ منیش هەموو زمانم هەیەوانە بەڵام بڵێ من زمانم هەیە من کۆمەڵێ شێوەزاری دەوڵەمەندم هەیە من مێژوویەکم هەیە کە دێرینە ممکنە لە پێش هەندێک وڵاتۆ بێ کە سەربەخۆی وەرگرتووە تەنانەت ڕەخم ئەو هەموو ئاستەنگیانش کە هاتۆتە ڕێگەی لەگەڵ ئەو هەموو ڕێگریانەی کە هەیە خۆشی پاراستووە و پێویستە هەمووکو وتم هەم لە هوشیاریە هەم لە دام و دەستگا فەرمیەکانە هەم لە خوێندنگاکانە هەم لە بڵاوکردنەوە و چاپەمەنیە هەم لە کۆڕ و کۆمەڵەکانە بە تایبەتی کۆمەڵێک ڕێکخرا و هەیە هەم زمانەوانیە هەم نووسەرانە هەم هونەریە زۆر لە جێی خۆیەتی دەرگ بە گرنگی زمانەکە و دەرگ بە پاراستنی زمانەکە و بە پێشخستنی زمانەکە بکەن بۆ ئێمەمانانیش دیسان وەکو با بڵین وەکو ڕۆژنامە نووس و وەکو هەندێک ڕۆشنبیر و وەکو خەڵکێکی چالاکوان دیسان پێویستە چونکە بۆ گەیاندنی پەیامەکەشمان بەو زمانە دەوڵەمەندە کاریگەریەکی یەجگار زیاتری ئەبێ لەوەی کەس بە زمانێکی با بڵین ناڕێک و ناخۆڵا قسە بکەین و بنووسی پەیوەندی بکەین. بەڵێ زۆر سپاس کاک عالی من پرسیارێکم نەماوە ئەگەر ئەسانەوەی لە کۆسایی بەرنامەکە ئاماژەکە بە شتێکی نەوسراوکەم بفەرموون. سپاس بۆ ئێوەش تەنها هەر لەختکردنەوەم هەیە لەسەر ئەوەی کە ئەو زمانە بە گرنگ بناسرێ و بە هیواوە سەیری دوا ڕۆژمان بکەین کە ئەو زمانە پێشکەوێ و بگرە نەک لەو پلەی کە ئێستا تیادەین بگرە بێتە زمانی خۆناساندن زمانی ئەوەی کە ئەسڵەن وەک چۆن ئێمە ئارەزوو بەگەیان بە فێربوونی زمانەکانی تر ئەەکەین خەڵکانێکیش ببینین لە نەتەوەکانی ترەوە لە دوور و نزیک ئارزووی فێربوونی زمانەکە و ناسینی کەڵتور و ناسینی شارستانی و ژیان و مێژوو خەبات و قوربانیدانی ئێمە هەبێت. زۆر سپاس بۆ ئێوە کاک عالی محەممەد نووسەر و ڕەخنەگەر کە لە بەرنامەیەم هەفتەی دیداردا بەشدار. سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن هەر بچین. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە چاکو ئێستا بینەرمان بوون هەچاکو بەرنامەیەکی تر و دیدار و ڕابێکی تر ماڵەوە.